نزیکەی 200 ماڵی هیرانسیتی لە شاری ئەولێر بەهۆی دروستبوونی لافاوەوە ئاو چووە ماڵەکانیان و زەرەر و زیانێکی زۆریان کرد و ژمارەیەک ئۆتۆمبیلیشیان ئاو بردی. بەرانی شیوانەوە یعنی کە نەگەیشت بەوەی کە شەقام تەرکە باشە دەرگامان کردو تەماشامان کرد لە سەفر ئەو لێرەوە بەرانێکی بەخوڕ دەهات ئاوێکی بەخوڕی عیل بە لێزما بوو بە لافاو ئیتر هەروە نەفریاکەوتین کە دەرگا داخێن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاو چووە ژوورەوە کەلوپەلەکانی ماڵەوە هەمووی تەڕ بوو. هەموو جارێک خۆشبەختانە زیانی مرۆڤی نەبووە بە زیانی بەشەری نەبووە زیانی مادیە بووە. تا ئێستا بەشێک لە دانیشتوانی هیرانسیتی قەرەبووی لافاوەکەی زستانی پارساڵیان وەرنەگرتوتەوە جارێکی دیکە ئاو هاتەوە ماڵەکانیان و تووشی زەرەر و زیانێکی زۆر بوونەوە. ئەوە دووەم جارێککە هەفتەی 12 هات دیسان ئەوە ماڵەکەمان ببن ئاوێکەت هەموو سیارەمان ڕۆی ڕایە خوشتمان ئێستاژ ئەوە هەموو ڕایەکمان فرێدایەتمانە ئێرێهێ حوشەوبانمان نەما سەربان و ئەومان هەمووی وەرە تەماشا بکەن ڕسمی بگرە بزانە کووە سیارەشمان ئێستا بر بە ئەوەی بردمانە فکرێنی بەکرێنی بردمانە لای فیتەری دێنێ بە شۆفەڵی دەریان هەیە. تا ئێستا عنی دووەم جارەوە سیارەتەوەرە دێ قەرەبوو کراین ناوەڵە نەخر بە هیچ شێوە چ قەرەبوو نەکراینەوە کەس قەرەبووی نەکردینەوە زۆریش تومە محافەزەی تومە لای کاکسەر تیپی لیزنە دانیشت بوو وەڵا نازانم تەسویری بینن نازانم چ بێت و لەو حاڵەتەی ماڵت ئاو بیباتن ئەوەی تەسویرت هەیە وڵات تەسویر بینن نازانم دوای لیزنە دوای مەجموعەچی ناویانی نووسی ئەوە پسوولەی ئەوە کەیدانێ ئەمە بەبەرمان نەکرد. دیێرە 5 سیار ئاو بردیا لە کۆرانێمە بەس چابوو بەس ئەوەندە سەلامەت نەفەرمان نەڕۆی دەنەوەڵە بە زەرمان زۆر لەکرد ئەمە جاری 2 سیارەمان ئاو بردی ناوەڵە 250 قەرەبوو نەکراینەوە بەخوای هەبێ جلیکان نەفتەشیان نەداینی هیچیان قەرەبوو نەکردنەوە ئەو کۆرانێمان هیچ قەرەبوو نەکردەوە ئەی بە پارەی خۆی شتی کڕی دەنا هیچ نەبوو زەمانانەشی هیناوتەوە. دانیشتوانی هیرانسیتی گرتنی ڕێگا سروشتەکان بە پرۆژە و باخ و تەجاوز بە هۆکاری سەرەکی دروستبوونی ئەو لافاوەی دەبینن دەشڵێن وەکو پێویستیدارەی پارێزگای هەولێر نەیتوانیوە کار بۆ کەمکردنەوەی کاریگەری بارانێکی زۆر بکات بۆیە لە کاتی بارانبارینێکی زۆر ترسیان لە دروستبوونی لافاو هەیە. بۆ ڕێگریکردن لە دروستبوونی لافاو لە هیرانسیتی شارەوانی بڕیاریدا لە کاتی بارانبارینی زستانی پارساڵم ڕێگا سەرەکیی دەواازەی هیرانسیتی دابخات. لە مانجی سێم ساڵ ئەم ڕێگایان کردەوە ڕێگایەکی دیکەی لاوەچیان کردەوە بە ڕووی هاوڵاتیاندا. لە ئەنجامی ئەو 2 ڕۆژەی بارانباریندا جارێکی دیکە لەو ڕێگایەوە ئاوێکی زۆر چووە ناو هیرانسیتی و لافاو دروست بوو خەڵک تووشی زەرەر و زیانێکی زۆر بوو. خەڵکی هیرانسیتی دەڵێن بێبەرنامەیی و بێپلانی وای کرد کە جارێکی دیکە ڕوبەڕووی لافاو ببنەوە. هەڵگورد ئەحمەد کورسات نیوز هەولێر.